ناضل من أجل شعبه وضحى بالكثير وكان زعيما وطنيا وكبيرا. كان همه العراق، كل العراق، وكان همه كردستان ومظلومية الشعب الكردي أيضا. وقفنا معه وناضلنا معا وقدمنا لنتعاون معا في بناء العملية السياسية، في معالجة المشاكل. لا شك موضوعة الموازنة اليوم على الأبواب، وكلنا أمل في تسيير هذه الموازنة بالطريقة التي تضمن مصالح شعب كردستان كما هي مصالح الشعب العراقي عموما. ونعمل جاهدين على أن نخرج باتفاقات وتفاهمات من شأنها أن تعالج جزء من المشاكل كلنا أسف. نتذكر جميعا كيف وقف الرئيس العراقي الأسبق والزعيم الكردي الراحل مام طلباني إلى ضرورة إعادة تنظيم الساحة السياسية. بنامي إخواني قولة ومهلبان براي بەڕێزم سەماحەتی سەید عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی، وهروەها برای بەڕێزم جەنابی کاکمەری سەید عەلی ئامادەبوانی بەڕێز، ئەمڕۆ لە ساڵیانی بۆنەیەکی خەمناکدا ئێمە باوەڕداران بە عێراقێکی نوێ کۆبووینەتەوە تا پێکەوە یادی ئەستێرەیەکی درەوشاوەی ناومێژووی شۆڕشی گەرانی عێراق بەرز ڕابگرین کە ژیانی خۆی بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگەی گەیشتن بە نیشتیمانی برایەتی و فرەی و دیموکراسی عێراقی دوای زوڵم و دیکتاتۆریەت و سەرکوتکاری عێراقی هاوبەشی شەراکەت و پێکەوە ژیانی ئاشتیانە تەرخان کرد. لەو ڕۆژگارەوە دۆستایەتی و پەیوەندی مێژوویەکانی سەرۆکی کۆچکردومان جەنابی مامزەلار لەگەڵ خانەوادەی ئەلحەکیم بوون بە بناغە و شاڕەی چەسپاو بۆ پەیوەندی لایەنە و بەهێز لە نێوان گەلەکەمان و هەردوو لادا. ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز هەڵوێستە نیشتیمانیەکانی ئالحەکیم لەیان ناکەین و دڵنیای کە ڕەوتی حکمەی نیشتیمانیش بەسەر پەرشتی و ڕابەرایەتی سەماحەتی خەیر عەمار حەکیم پارێزەری خواستەکانی گەلەکەمان و شۆڕشی هیوای گەنجان و ئازادی خوازانی عێراقی نوێیە و لەسەر هەمان شاڕەی بەستی پێچینەکانی بەردەوام دەبێت. ئەم سەرکردایەتە نوێی یەکێتیش هەڵگری هەمان ڕێبازی مامزەلار و باوەڕدارە بە هاوڵاتی بوون لە چوارچێوەی عێراقێکی نوێدا. بەمەش ئەم پەیوەندیە دێرینە و مێژوویە پتەوتر لە جاران لە پێناو چاپەی گشتی و خزمەتکردنی گەلانی عێراقدا بەردەوام دەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بە نیگەرانیەوە لە لێکەوتەکانی هەر هەوڵێک بۆ پەکخستنی ڕێککەوتن و پێبەشکردنی موچەخۆرانی کورد لە مافە ئینسانی و نیشتیمانی و دەستوریەکانی دەڕوانێت کە سوکاری شەهیدەکان چاویان لەوەیە. هاوپەیمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلەکەمان لە بەغدا بە شێوەیەکی دادپەروەرانە پشت و پێگەی هەرێم و خەڵکی کوردستان لە ناو بودجە و زامن بکەن و مافە دەستوریەکانی گەلەکەمان لە عێراقی نوێدا بپارێزن کە بەرهەمی خوێنی شەهیدەکانمانە. لە کۆتاییدا بەڵێن دووپات دەکەینەوە کە هەمیشە قوربانیدانەکانی ئایەتوڵای بزمان سەید باقر حەکیم دۆستایەتیەکانی لەگەڵ گەلەکەمان و مالی کۆچکردومان بیر و باوەڕەکانی بۆ پێکەوە ژیان و شەراکەتی نیشتیمانی و بەشداری ڕاستەقینە بە بەرزی ڕادەبوون. مەمری هەمیشەی بۆ شەهیدی میحراب و تێکڕای شەهیدانی ڕزگاری و نیشتیمانی. زۆر سوپاس.